ئازانی کورسادنی و سڵاتان لەبێت بەرنامەیەکی نوێی فایل و دیاردەتان پێشکەشەکەم. بەر لەوێ بچینە لای تەوەری بەرنامەکەمان وەک ڕوونکردنەوەیەک بۆ بینەرەکانمان. ئەو ڕووداوەی ئەمڕۆ لە شاری هەولێر ڕوویدا دوای ئەوەی کە گرتەیەکی ڤیدیۆیی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بوو کە کەسێک ئاگر لە جەستەی خۆی بەردەدا. دیارە تیمی کەناڵی کورساد نیوزیش لەوێ ئامادەی هەبووە، بەڵام ئەو کاتێک کە تیمی کورساد نیوز لەوێ ئامادە بووە بۆ ئەوە بووە کە پێیان ڕاگەێنراوە کە کوردانی ڕۆژهەڵات دەیانەوێت لە بەردەم بارەگای UN خۆپیشاندانێکی هێمنانە بکەن بۆ داواکردنی مافەکانیان بەتایبەت مافی پەنابەرێتی. دیارە دەستگای میدیای کورساتیش و بەتایبەت کەناڵی کورساد نیوز لەوێ ئامادەیان هەبووە بۆ گەیاندنی دەنگی ئەو هاوڵاتیانە تاکو ئەو ناڕەزایەتیانەی کە هەیەە و ئەو داواکاریانەی کە هەیەە بیگەێنە لایەنی پەیوەندیدار. ئەوەی کە ڕوویدا هیچ کات دەستگای میدیایی کورسات ئامانجی ئەوەی نییە کە ئەم جۆرە کەیسانە و ئەم جۆرە ڤیدیۆیانە لە کەناڵەکانی خۆیەوە بڵاو بکاتەوە و ئێمە چەندین جار لە بەرنامەکانماندا باسمان لەوە کردووە کە ئەم جۆرە کەیسانە بەتایبەت کەیسەکانی کوشتن و خۆکوشتن بە شێوەی ناڕاستەوخۆ دەکرێت باز بکرێت، بەڵام ناکرێت بە هیچ شێوەیەک ڕاگەیاندنەکان ڕاستەوخۆ کار لەسەر ئەم کەیسانە بکەن و بڵاوی بکەنەوە. لەگەڵ ئەوەشدا دەستگای میدیایی کورسات بە هیچ شێوەیەک ئەم ڤیدیۆیە نا لە کەناڵەکانی خۆیەوە و نە لە هیچ لە تۆڕێکی کۆمەڵایەتیەوە بڵاوی نەکردوتەوە. تەنها وەک دووبارەیەک ئەو ستافەی کە لەوێ بوون و ئەو مایکەی کە لە ڤیدیۆکاندا دیارە تەنها بۆ ئەو بوو کە ئەوان دەنگی ناڕازی ئەو خەڵکانی کە لەوێ بوون بیگەێن لەلایەنی پەیوەندیدار، تەنها وەک ڕوونکردنەوەیەک و هیوادارین ئەو کێشانەی کە هەیەە چارەسەر بکرێت. ئەچمە لای تەوەری بەرنامەکەم. تەوەریم جارەی بەرنامەکەم تایبەتە بە ئەو قوربانیانەی کە لە بۆنەکاندا و بەتایبەت لە ڕۆژانی جەژندا زۆربوونی قوربانیەکان بەتایبەت ڕووداوەکانی هاتوچۆ و لەلایەنێکی تریشەوە ئێمە لە بەرنامەکانی پێشوشدا باسی لایەنی گەشتیاریمان کردووە، بەڵام ئەوەی کە دەیبینین لە بۆنەکاندا و لە زۆر کاتی تریشدا کاتێک گەشتیاران ڕوو لە سەیرانگاکان دەکەن بۆ گەشت بەداخەوە دەبینی زۆر جار بە ناخۆشی و بەکارەسات کۆتایی دێت دوای ئەوەی کە کەسێک بۆ حەزێکی خۆی دەیەوێت لەناو ئەو ئاوانەی کە لەوێ هەن مەلە بکات و بەداخەوە کەسانێک دەبنە قوربانی. یعنی ئەوەی کە بەتایبەت لە ڕۆژی جەژندا لە دوکان کەیسێکی وەها هەبووە و لە گەلی عەلیبەگ ئەوەی کە ڕاگەیاندنەکانیش زۆر کاریان لەسەر کرد، بەداخەوە سێ ئەندامی یەک خێزان کە منداڵێک و دایک و باوکێک بوونە قوربانی دو ئەوەی مناڵەکەیان کەوتۆتە ئاوەکە و دایک و باوکەکە لە هەوڵی ئەوەیە بوون ڕزگاری بکەن. جا پرسیار ئەوەیە ئایا ئەم ڕووداوانە بۆ بەردەوامیان هەیە؟ ئایا ئەمە هۆکارەکەی ئەوەیە کەم تەرخەمی حکوومەت و لایەنی پەیوەندیدارە یاخۆت ناهۆشیاری خەڵکە پێویستی بەوە هەیە خەڵک زیاتر هۆشیار بکرێتەوە لەوەی کاتێکە دەچێتە گەشت و سەیرانەکان گرنگیەکی زیاتر بۆ بدا کە پارێزگاری لە سەلامەتی گیانی خۆی و منداڵەکانی بکە. ڕووداوەکانی هاتوچۆ بەردەوام لە زیادبووندان و بە تایبەت ماتۆرسکیل کە لە ئێستادا بەشێکی زۆری ڕووداوەکان ڕووداوی ماتۆرسکیلە. ئەمە چۆن چارەسەر دەکرێت و لایەنی پەیوەندیدار چۆن پلان دادەنێن و چۆن لە هەوڵدا دەبن بۆ کەمکردنەوەی قوربانیەکانی هاتوچۆ. ئەمانە بە کۆی گشتی تەوەری ئەم جاری بەرنامەکەمان دەبێت بە هاوکاری میوانەکانم قسەی لەسەر دەکەین کە هەرێک لە بەڕێزان سەرکەوت کاڕەش بەڕێوبەری ڕاگەیاندنی بەرگری شارستانی هەولێر جەنابیان لە هەولێرەوە لەگەڵمان ئامادەیان دەبێت. سیروان سەرحەد قایمقامی دوکان بەڕێزیان لەگەڵ من ئامادەن. بەهمەن عەبدوڵڵا وتەبێژی پۆلیسی هاتوچۆی پارێزگای سلێمانی بەڕێزیشان لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە ئامادەیان دەبێت. ئێوە بەڕێزیش دەتوانن هەر کۆمنتێکتان هەیە لە ڕێگەی پیجی سەرەکی کورساد نیوز کە ڕاستەوخۆ بەرنامەکەمان لەوێ دەبینن دەتوانن کۆمنت بکەن و هەر پرسیارێکتان هەیە دەتوانن ئاراستەی میوانەکانمی بکەن. کاک سیروان بەخێر بیت، سەرەتایە مەلای جەنابەت سیروان سەرحەد قایمقامی دوکان. زۆر بەخێر بیت. زۆر سپاسدانەکەم. کاک سیروان ساڵانە گەشتیارێکی زۆر ڕوو لە هەرێمی کوردستان دەکات، هەرچەندە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و ڕەنگە لەم 1-2 ساڵەدا ژمارەی گەشتیاران کەمی کرد بێت، بەڵام هەر بەردەوام گەشتیاران ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن و بەتایبەت سلێمانی یەکێک بوو لەو پارێزگایانەی کە ڕێگری نەکرد لەوەی کە گەشتیارانی ناوەڕاست و خوار و عێراق ڕوو لە هەرێمی کوردستان بکەن و بەشێکی زۆری ئەو گەشتیارانی کەیان حەزەکەن بچنە سەیرانگای دووکان کە یەکێکە لەو سەیرانگایانەی کە حەزێکی زۆر هەیە بۆ ئەو شوێنەوە بۆ ئاوەی کە لەوێ هەیە و بۆ ئەو سەیرانگایانی کە لەوێ هەیە. کۆمەڵێک پرسیار من ئاراستی جەنابتەکەم تایبەت بۆ کێشانەی کە ساڵانە لە ڕووی گەشتیاریەوە ڕوبەڕووی بەڕێستانە بێتەوە، لە ڕووی خزمەتگوزاریەوە ئەو کێشانەی کە ڕوبەڕووی بەڕێستانە بێتەوە چین؟
من سپاس بۆیەوە سپاس سڵاو بۆ بینەرانی کورسات خۆتان نەزان قەزای دوکان یەکێکە لە ناوچە گەشتیارێک گرنگ و استراتیژیەکانی هەم هەرێمی کوردستان و هەم عێراقیش ساڵانە ژمارێکی زۆر گەشتیار لە هەرێمی کوردستان لە پارێزگاکانی تر و لە ناوچەکانی تری باشوور و ناوەڕاستەوە ڕووەکەن ئێرە ئێمە ژۆکو ئیداری قەزای دوکان ئامادەکاری خۆمانەکەین ساڵانە لە هەموو بۆنەکانە ساڵی ڕابردوو بەوەی ڤایرۆسی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و ئەو بارودۆخە تەندروستیەوە ڕێکارەکانی ئێمە ئەوە بوو کە بتوانین هەوڵی تەواماندا بۆی گەشتیار ڕوونەکاتە ناوچە گەشتیارەکان بە خۆشحاڵیەوە توانین مەنزەرتێکی باشکەین لە ساڵی ڕابردووە بەڵام لە جەژنی ڕابردوو لە نەورۆز و ئەم جەژنی تریشە ژمارەیەکی زۆر گەشتیار ڕووی کردە قەزای دوکان و پارێزگای سلێمانی بە حکمی ئەوەش لە هەردوو بۆنەکەدا پارێزگای هەولێر و سەیرانەکانی ئێوە ڕێگەیان داخست و ئێمە وەکو ئامادەکاریەکان چەند ئامادەکاری کە هەیەکەین لەگەڵ وەکو ئیداری قەزای دوکان لەگەڵ بەڕێوەتی گەشت و گوزار شارەوانی و دەستگا ئەمنیەکانی خۆمان و لیژنەی ئەمنی قەزای دوکان ئەو ڕێکارانش ئەوەیە کە یەکەم لەگەڵ خاوەن پرۆژەکانە خاوەن پرۆژە گەشتیارەکانە کۆبینەوە کۆمەڵی ڕێنمایی سەلامەتی ڕێنمایی تەندروستی ڕێنمایی خۆپارێزیە پێیان دەین بۆ پابندیانەکەین لەڕووی پاک و خاوێنی و بەتایبەت لە ئێستا لە ڕووی ژینگەیەوە یەکێ لەو ڕێنمایانەی کە ئاگاداریانەکەینەوە بێجێبەجێکەن ئەوانەیە وە سەرەتا ئەم ڕێنمایانەی کە پێویستن لە بوارەکانە و پابندیانەکەن بەوەی کە هەر خاوەن پرۆژەیەک پێویستە کەسێک دیاریکە بۆی چاودێری ئەو گەشتیارانەکە کەێتە ناو پرۆژەکان و ئەو ڕێنمانی کە پێیان درراوە بە گەشتیارەکان بڵێ پابندیانکە لەگەڵ ئەوش ئەمە لە ساڵانی ڕابردووە ئەوەی بەدیمان کرد ئامارەکانی خنکان زۆر بوو لە قەزای دوکان لەسەر زیەکە و لەسەر دەریاچەکە ئەوەی تێبینیمان کرد هەندێک ڕێکاری سەلامەتی نەگیراوەتە بەروە بە بڕیاری وەزارەتی ناوخۆش و ئەنجومەنی وەزیران بۆ بڕیار وەزارەتی ناوخۆ بڕیار دراکە مەلەکردن بە قەدەغەیە بە هەموو شێوەیە لە دەریاچەی دوکان و لە ناو زیێ و دەریاچەکاندا ئێمەش وەکو قەزای دوکان ئەو ڕێنمایە شمولیێماکە ئاگاداری دەستگا ئەمنیەکان و خەڵکیشمان کردووە کە بە هەموو شێوەیە قەدەغەیە و زۆربەی پرۆژەکان کە بینیمان پەرژینیان نەبوو یان تابلۆی ئاگادارکردنەوەیان وەکو پێویست نەبوو. چەند کارتان جەناب چەند وەک ئیدارەی دوکان کارتان لەسەر ئەوە کردووە بوونی بربەست و بوونی تابلۆی هۆشیارکردنەوە ئەمانە زیاتر بکرێت بۆ ئێمە لە ساڵی لە جژنی ڕابردوو ساڵی ڕابردوو دو ئەوەی کە نەورۆز تێپەڕی کەرەنتینە کۆتایی هاتوو سەیران کرد دەستیبێکە ئامادە باشێکی تەواومان کرد بۆەوەی کە سەرجەم پرۆژەکانمان پابند کرد ئەبێ هەمویان پەرژینێک دروستکەن لە بەردەمی کەپڕەکانیان بۆی خەڵک ڕاستەخۆ نەکەوێتە ناو ئاو چونکە حاڵەتەکانمانە بینی زۆر حاڵەتی وها بوو خێزانێک چۆ بۆ گەشت لە کەپڕەکە دانیشتۆ مناڵەکەی پێی خزاوە کەوتو ناو ئاوکە ڕۆیشتووە نهاتوێتەوە یان یاری کردو لێکێ لە حاڵەتەکان یان مەلەی کردو پابند نەبووە. ئێمە زۆربەی پرۆژەکان ئەتوانم بڵێم بە ڕێژەیەکی باش پابندکراون بۆەوەی کە پەرژینی ئاسنی کراوە نزیکەی مەترێ نیومەتر لە بەردەم پرۆژەکانیانەوە لەگەڵ ئەوەیشە لەگەڵ بەرزبوونەوەی ئاوەکە پابندکراون کە حەبل و تۆپی ڕەنگاوڕنگدانین بۆی خەڵک نەکەوێت نزیک نەکەوێتەوە لەگەڵ ئەوەیشە بەس چەند زمانێکی جیاواز ئێمە تابلۆی ئاگادارکردنەوە بە زمانی عەرەبی و کوردی و ئینگلیزی ئاگادارمانکردنەوە کە مەلەکردن قەدەغەیە بەی شێوەیە و هەر گرفتێکیشانەیە پەیوەندیکەن بەم ژمارە ژمارە تەلەفۆنانەوە بۆی بەهانانەوە بچین لەگەڵ ئەوەی ئێمە وەکو لیژنەی ئەمنی قەزای دوکان هێزەکانی ئاسایشی ناوخۆ لە پۆلیسی فریاکەوتن ئەمە لە ئامادە باشیان لە نزیکی پرۆژەکان ناتوانین بڵێن هەموو پرۆژەیە گەتوانی پۆلیسیکی بۆدانی بەڵام و تیمی بەرگری شارستانیشمانەیە کە تیمێکی چالاک و ئەکتیڤە نەک بۆ قەزای دوکان بۆ ناوچەکانی تریش دایانێرین و کارەکەن لە ڕۆژانی بۆنەکانە بەردەوام لە ئامادە باشیان و ڕایەنانی تەواویان پێکراوە و من بە سوپاس شەو لە ماوەی ڕابردووە لە ڕێگەی پەیوەندی لەگەڵ قونسوڵی فەڕەنسی و لەگەڵ بریکاری وەزیری ناوخۆ و لایەنە پەیوەنددارەکان توانیمان کۆمەڵی پێداویستی بۆ تیمی مەلەوانی و ڕایەنانە پێبگرێت لایەن فەڕەنسیەکانەوە و کۆمەڵی پێداویستیان بۆ دابینکرێت لە کامێرە و سۆنەر و باشە کاک سیروان بۆ لەگەڵ ئەوەی کە جەنابەت باسی لەوەکەی ئەم هەموو ڕێکارەی گیراوەتە بەروە بەردەوام ئێوە لە هەوڵی ئەوەدان کە مەلە لە ناو ئەو ئاوی دوکاندا نەکرێ بەڵام دەبینین ینی گوێبیستی ئەوە دەبین کە کەیس هەر هەیە کەسێک لە ناو ئاوی دوکاندا دەخنکێت ینی بەردەوام ئەم کەیسانە هەیە ئەمە هۆکارەکەی چیەکە بەردەوامی هەیە ئەمە پێتان وایە هۆشیاری خەڵک بێت ئێمە ئەگەر سەری ئامارەکانی ساڵانی ڕابردووکەین لە 2010 12 کەس خنکاوە لە قەزای دوکانە لە 2019 ڕاستە بەشێکی ساڵەکە سەرانی تیانە بوون توانیمان ئامارەکە دابەزین زۆر بۆ لە 170 کەمتر لەوە ڕێژەیە و ئەم ساڵیش چەند حاڵەتێک ڕوویداوە تا ئێستا 4 حاڵەتمانە بووە لەگەڵ ئەوەی چەندین حاڵەتی ڕزگارکردنیشە بۆ لەناو تیمەکانی مەلەوانی و لەگەڵ ئەوشە
هۆکاری سەرەکی ئێمە خۆی تاژیان بەردەوام بێ ئەو قەدەر و ئەو حەدەسە بە ئێمە ڕناگیرێ بڵین کۆتایی بنە بڕێکین بەڵام ئەبێ هەوڵی تەواو بدەین بۆی خەڵک و شارکەینەوە و ئامادەباشی تەواو بکەین بۆی ئەم حاڵەتە کەمکەینەوە بە حقیقەت هۆکاری سەرەکی پابند نەبوونی هاوڵاتیانە من چەندین حاڵەت بە چاوی خۆم بینیوە لەگاتی حەدەسەکانیشە لێوە بووم لە ساڵی ڕابردووە خەڵکمانە بووە مەلەی کردووە ئەو هەندێک شوێنێ پەرژینمان کردووە خۆمانۆک و ئیداری قەزا کە شوێنێکە نەگونجاوە بۆ مەلەکردن و بۆ جوڵەی ناو ئاو بەلەمەوانیش هاوڵاتیەکە ڕێک سیاجەکەی بەرز کردوێتەوە چوتنا ئاو کۆمەلی کردووە خنکاوە یعنی ئەمە تاوانی خۆیەتی کە ئەمەی کردووە یان لە دووری لە جەژنەکەی لە نەورۆزدا یەکی هاوڵاتیەک لە دووری قەزای دوکان لە خوارە و لە سورقاوشان و دوو ئاوان زۆر تەکلیفیان لێکرێت کە سوکارەی کە خوێندکارێک بوو چەند ڕۆژێکیش مەژغوڵی پێوەی داوای لێکرمە لە نەکامەلەی کردووە چۆتە ئەو پەرەوە گەڕاوەوە لە نیوەی ڕێگا خنکاوە ئەم حاڵەتی دوێنێ گەشتیارێکی عەرەب بووە لە دەریاچەکە لەسەرەوە لەگەڵ خێزانەکە لە بەغاواتۆ بۆ گەشت مەلەوان بووە مەلەی کردووە لە دەریاچەکەی یاوە گەیشت سوورە نزیکی کەنار بگات و 4-5 مترێکی ماوە نەخۆم بووە هیچ حاڵەتی تەندروستی بەسەر هاتووە ئاوەکە سارد بووە ئەمە ئەسڵەکەی وەکاری پابند نەبوونی ئەوانە ئەوەی ڕێنمایی لە ئێمە بەرانەوەی ئاوەکە یعنی ئەوە تا چەند تەنزیمی ئەوەتان کردووە بۆ ئەوەی ئەگەر ئاوەکە کەمتر بێ ڕەنگە ئەم حاڵەتانە کەمتر ڕووبا لە چ کاتێک ئەو ئاوەکان بەرئێنەوە و چۆن خەڵک بزانێکم ئاوە بەردراوەتەوە بەردانەوەی ئاوەکەمە لە گەشت و سەیرانە زیەکە ئاوی پیاڕوە بەڵام لە وەرزی وشکە ساڵیە ئەم ساڵ کە ئاوکەمە یان بارودۆخێ دروسە بێت ساڵانی ڕابردوو سەرڕێژیەکرد ئێمە ناچار بین نەک لەگەڵەوەی سەرڕێژیەکرد ئەبێ دەرگاکانیش بکەینەوە لەگەڵ تۆڕباینەکانە هەموو لە هەموو ڕێگەیەکەوە بەنداوەکە ئاوی بەردا بۆ ئاوێکی زۆر بەرز بوو تەنانەت گەشتە ئەوەی پرۆژە گەشتیارەکانیش داپۆشێت بەڵام ئەو تەنزیمە ئێمە بە حدێکی وەسەتدا ئاوەکە بەردرێتەوە لە کاتی وەرزی سەیران و گەشتا بەڵام ڕێخستنی بەردانەوەی ئاو پەیوەندی بە کۆنتترۆڵێکەوەیە ئەبێت تەنسیقی لەگەڵ بەڕێبەتی ئاوی سلێمانی لەگەڵ بەڕێبەتی کارەبا و کۆنتترۆڵی مرکزی کارەبای هەرێم و پێداویستی سەرزیەکە تا ئاچێتەوە کەرکووک و سەردیجلە ئەمانە پێداویستیەکن ئەبێ بە تەنسیق لەگەڵ ئەم فەرمانگە و لایەنە پەیوەنددارانە بڕیارە درێک ئایا تا چ ئاستێک ئاو بەردرێتەوە یعنی ئەو بەتەنیا لە دەسڵاتی ئێمان نییە بەڵام لە حاڵەتی زەروری ئەگە پێویست بێمە توانی نەگەر حاڵەتەکە بێت توانین تەنسیقیان لەگەڵ بکەین ئاو لە حاڵەتێکی کتوبا بۆ نمونە کاتێک ئێوە ئاگادار دەکرێنەوە تیمێکی وا هەیە لەوێ کە ڕاستەوخۆ بتوانن فرێ ئەو کەسە بکەون یاخود کاتی ئەوێ تاکو تیمەکە ئەگەنە ئەوێ و زۆر جار گلەی ئەوە دەکرێت درەن یعنی ئەو کەسی کە لە ئاوەکەدا دەخنکێ تەرمەکەی درەن دەدۆزرێتەوە ئەمە ئەگەر ڕاستەوخۆ تیمەکان لەوێ بن پێتانوانیە زووتر بگەنە فرێ ئەو کەسە و ڕەنگە ڕزگاری ئێمە بە سپاس و سپاسی هاوڵاتیانەکەین بەشێک لە خاوەن پرۆژەکان و خاوەن بەلەمانەکان زۆر هاوکار بوون لەوەی کە چەندین هاوڵاتیان ڕزگار کردووە لە کاتی خنکانە بەڵام ئەوەی کە ئێمە هەمانە تیمی بەرگری شارستانیە تیم بەرگری شارستانی محدودن ینی جگەل لەوە تیمی مەلەوانی ئەرکێتریان لەسەر بەهاناوەچوونی هاوڵاتیانە لە هەموو بوارەکانی ئاگرکوژێنەوە و بەرگری شارستانیە ئەو تیمێکە هەمانە ئەکێ بە دوو بەشەوە ینی بەشێکیان چاودێریەکە لەسەر دەریاچەکە کە سروێکی فراوانیە بەشێکیان لەسەر زیەکە نقطەیەکی بۆ دیارێکەوە بەلەمی تایبەتی شانەیە و سیاری شانەیە لە حاڵەتی ئەوە ئێمە هێڵی گەرممانێ لە قەزای دوکان چۆن لە پارێزگای سلێمانی سەوچوارەیە لە سنووری قەزای دوکان و ناحیەکانە هێڵی سەوچوارمان کردوێتەوە ئەگەر هاوڵاتیە بیوە پەیوەندیکە بە پۆلیسی فریاکەوتنەوەیە بە ئیدارەوە ئەتوانێت ژمارە سەوچوار لێدا تیمەکانی بەرگری شارستانیە ئیدارە یا هێزەکانی ئاسایشی ناوخۆ بەهانایەوە چن خۆ دەزانین لە بۆنەکانی شە ژمارێکی زۆر گەشتیار ئێمە جاری وایە بۆی خراپی ڕێگاوبانەکان و خنکان دروستێ بێت لە قەزای دوکانە گەشتیار بە 2 سەعات لە بەری ساردکە یا لە قەشقۆڵی ناتوانێت بگەڕێتەوە ئەمەشێکێکە لە گرفتەکان لەو حاڵەتانە ڕووەدا لەگەڵەوەشا بەلەممان بۆداناون بەلەم لە ناو زیەکە لە دەریاچەکە بۆی کە ئەو بربەستانش تێپەڕێنن لە کەمترین کاتا بگەن ئێمە دوێنێ حاڵەتێکمانە بووە لە ڕزگارکردن تیمەکانی مەلەوانی بەدەمیانە چون ڕزگاریان کرد و کەسەکە لە خنکان بەڵام بڵین ئەتوانی بۆ تیمە بێ وەزارەتی ناوخۆ بیت لەوە بکاتەوە کە تیمەکان زیاتر بکە و ڕێنانی باشیان بکرەوە ئەم تیمە ئێمە تیمەکە لەوانەیە کە نردومانە بۆ سنووری هەولێر بۆ سنووری چەمچەماڵ بۆ سنووری تا حەدی مووسڵیش نردومانە بۆ حاڵەتی ئەوەی کە زۆر بەتوانە و چالاک بوون توانیوانە و لەو ڕێنانەیش کە پێمان کردن لە ئاوکاری فەڕەنسیەکان ڕنگدانەوە هەبوو دوێنێ لە کاتی خنکانی مەلەوانە عەرەبەکە توانیان لە کەمترین سەعاتێکە تەرمەکە لە ژێراوە بۆ ئەو وەسایلانە بۆ توانای کە ڕێنانە پێکراوە بدۆزێتەوە بەڵام فراوانکردن یا زیادکردنی ژمارەی
تیمەکانی مەلەوانی ئەوەی کێکە لە ڕاستە کۆمنتێک هاتوواڵێ سزەی مادی بۆ دابنێن دیارە مەبەستەوەی و کەسانی کە ئەمەلە ئەەکەن بۆی بتوان کۆنتترۆلی حاڵەتەکە بکەن پرسیارەکەی من هەر لەسەر ئەم کۆمنتە ئەوەیە ئەو کەسانی کە مەلا ئەەکەن ئەگەر ئێوە ئاگادار بکرێنەوە ئیجرعاتیان لەگەڵ ئەەکەن ئێمە یەک ئیجرعاتمان کردو لەو بابەتە هەموو خاوەن پرۆژەیە کامێرەمان پێداناوە هەموو خاوەن پرۆژەیەک بەڵێن نامەشمان پێ وەرگرتووە کە پابەندیمان کردووە ئەبێ کەسێک دانی ڕێنمایی گەشتیار بکەکەیتەوێ ئەگەر ئەو کەسە لە کەپرەکەی ئێوە لە پرۆژەکەی ئەوە خنکە ئەویش بەشێ لە تاوانەکەی ڕوبەڕوو بێتەوە و چەندین دۆسیشمانە لەو بابەتانە خاوەن پرۆژەکان و ئەوانەشی کە کەمتر خەبوون ڕوبەڕووی دادگاکراونەتەوە ملتزم بن خاوەن پرۆژەکان لە چوارچێوەی پرۆژەکەی خۆیانە نەهێڵن کەس بە ڕێژەیەکی باش پابند بوون بەڵام ئەوەی کە پابند نابێ گەشتیاریش کە ڕۆکاتە قەزای دوکان بە حەقت بۆ قسەیان لەگەڵاکەن ئەڵێ من بۆ هاتووم بگەمە ئاوەکە بگەمە دەریاچەکە چێژ لەم سروشتە جوانە وەرگرم بەڵام کە ئەبینی لە کۆتاییە لە ڕووی ئەمنیەوە گەشتیاران ئێمە لە بەرنامە پێشتریشە باسمان لەوە کرد تا چەند پارێزراون ینی ئێمە زۆر بەشێک لەو گەشتیارانە لە ناوەڕاست و خوار و عێراقەوە دێن و وەک جەنابیشت ئاماژت پێکرد بەهۆی زۆری ئەو ژمارە و ڕەنگە بەرکەوتن لە نێوان دوو خێزاندا ڕووبدات یاخود شەڕ و ئاژاو ئەو دروست بێ لە ڕووی ئەمنیەوەی و تا چەند کارتان لەسەرەوە کردووە کە پارێزگاری لە گەشتیاران ئێمە لیژنەی ئەمنی قەزای دوکان لە هێزەکانی ئاسایشی ناوخۆ پۆلیسی هاتوچۆ پۆلیسی فریاکەوتن مان هەیە لەوێ بە سوپاسەوە بە حقت جێگەی دەستخۆشی ئەوان ئەو کاتێکی خەڵک لە گەشت و سێرانە ئەوان لە ئەرکی خۆیانیان لە بۆنە تایبەتەکانە کە خەرباڵخی زۆرە بێ ڕۆڵێکی بەرچاویانە بووە توانیمانە تا ئاستێکی باش سەر و ماڵی ئەو گەشتیارانە و ئەمنێتیان پارێزین لە ماوەکانی ڕابردوشدا چەند حدسێک ڕوویدا لە سنووری قەزای دوکانە بە هیمەتی هێزەکانی ئاسایشی خۆمان و ئاسایشی سلێمانی توانرا ئەو کەسانی کە هێرشیان کرد بۆ سەر گەشتیار بەجلی سەربازیەوە خۆیان گۆڕی بوو بە سوپاسەوە دەستگای ئاسایشی بەڕێبەتی ئاسایشی سلێمانی لە بە هەمانگی لەگەڵ پۆلیس و هێزەکانی ئاسایشی ناو خۆمان توانین لە کەمترین کاتە ئەو شەبەکەی کە لەگەڵ لە سنووری ئێمە نەبوو لە سنووری ئێمە و کۆیە و سنووری ڕانیشە چەند حاڵەتێکیان کردبوو و درا بە ڕاگەاندەکانیش و ڕاگەاندە عەرەبیەکانی و ناوەڕاست و جنوبی شەر دەنگدانەوەیکی باشیە بوو و ئێمە دڵنیاییماندا بە گەشتیارانیش کە ئێمە لێرە پارێزەری سەر و ماڵیانین و ئەمینترین شوێن دڵگیرترین شوێن سەلامەترین شوێنی سنووری پارێزگای سلێمانی لە ناویشان سنووری قەزای دوکانە و سوپاسی هێزە ئەمنیەکان زۆر باشە ئەگەر زۆر بە کورتی ڕووداوەکانی هاتوچۆ و بە تایبەت ماتۆرسکیل کامە وابزانم کێشەی زۆرێک لە هەموو کێشەیەکی گەورەیە بەڕاستی لە لای ئێوە وە قەزای دوکان ئەم کێشەیە چۆن و تا چەند هەڵتاناوە کۆنتترۆلی بکەن کەی مەڵی قەزای دوکان وەکو ناوەندی قەزای دوکانیشمانێ و ناحیەکانیشمانەیە بە تایبەتی ناحی پیرەمەگرون و ناوەندی قەزای دوکان ئەم حاڵەتەمان هەیە لە هەموو شار و شارچکانی کوردستانە دیاریدەی ماتۆڕی بێسەرەتا بێسەنەوی بی ئەوەی کە هیچ سەرەتایەکی نییە بڵاوە و بۆ بە سەرچاوی ئیزعاجکردنی من ئێستا کە هاتووم بۆ کورسات لەسەر شەستێکە دوو ماتۆڕۆبین لەسەر یەکتایە ڕۆشتن لە بەردەمی منە ئەمە لە دوجار کارەساتێکی نەخوازراوی لێکەوێتەوە هەم بۆ کەس و کارەکە هەم بۆ ئێمەشکە ناڕەحەتە بەڵام ئێمە لە سنووری قەزای دوکانە لە ڕێی لیژنەی ئەمنیەوە چەندی جار هەڵمەتمان کردووە و لە ماوەی پێش جەژنیش هەڵمەتێکمان کرد ژمارەیەکی زۆر لە ماتۆڕمان دەست بەسەر کرد و ئەوانەی کە سەرەتایان نەبوو ئیجراعاتی یاساییان لەگەڵا کرا ئەوەیش سەرەتایە بوو ئیجراعاتی غرامەکردن و ڕوبەڕووی دادگا ئەوەی کە پێویستی کردو کردومانەوە لە سنووری ناحیە پیرەمەگونیش بە هەمان شێوە بەڵام ئێمە لێرە دوو حاڵەتەیە حاڵەتێکیان هەندێک کەس هەیە خۆی ئەساسیەکەی ئەبێ پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێی بە سنوورەکانەوە لە ڕێگەی دەستگا پەیوەنددارەکانەوە نێڵن ئەم ماتۆڕە بێسەرەتانە داخڵ بن کە داخڵیشە بن ئەبێ چارەسەرێکیان بدۆزنەوە و ئێستا خەڵی ئاستی بژێوی ژیانی خەڵکو و گەنجیش گەیشتوتە حدێک کە ناتوانێت ئۆتۆمبیلێ بخۆی دابین کە بچێت سەرکارەکەی یا بچێت سەر ئیشەکەی پێویستە حکوومەت ڕێکارێ دانێ لە وەزارەتی ناوخۆ بۆی ئەم دیاریدەیە بنەبڕکە بەگرتنەبەری ڕێکاری یاسایی بۆ ماتۆڕانە سەرەتایان بۆ دروستکە و هەندێک خەڵکیشەیە ئێمە دوو حاڵەتی حاڵەتێکی خەڵکی بۆ گەنجە بۆ حاڵەتی گێرەشێوێنی و گەنجێتی و سەرکێشی خۆی بەکارێنێت هەندێک هەیە بۆ سەر کارەکەی ئەڕات و ئەگەڕێتەوە بۆ سەر پرۆژەکەی ئەڕات و ئەگەڕێتەوە ئەمە دوو جۆرن لەوە ئێمە زۆر جار کە لیژنەی ئەمنی ئیجراعاتەکەن تووشی ئەو حاڵەتە بین ئەوەی کە خەڵکی کاسبکار و ئەوەیە تووشی گلەی و گازن دەبین لەلای ئەوانە کاکە من بەراوردمەکە لەگەڵەوە بەڵام بەگشتی ئێمە توانیمانە لە سنووری قەزای دوکانە ئەم دیاریدەیە ناڵێمە 100% بنەبڕمان کردووە تا ئاستێکی باش و جێگە ڕەزامەندی خەڵکە لە پیرەمەگرونیش هەوڵەدین زیاتر دەستان خۆش بێت کۆتا قسەی جەنابتان بە کورتی بێ سوپاس دەکەم و ڕێنماییتان بۆ گەشتیاران چییە؟ وڵای ئێمە پلان و بەرنامەی باشمانەیە بۆ گەشەپێدانی بواری گەشت و گوزار لە سنووری قەزای دوکانە و پێشواسی لە گەشتیارانەکەنی بە هەموو جۆرەکانیەوە داوا لە ئەو گەشتیارانەکەم کە یەنە سنووری قەزای دوکان و ناوچە گەشتیارەکانی ناحیەکانیەوە
پابندی سەرەتا پابندی ڕێنمایە سەلامەتی و تەندروستیەکان بن پابندی ئەو ڕێنمانە بن کە لەلایەن لیژنەکانی چاودێری لیژناوە بەشەکانی قایم خامێت بۆ ئەوەی بتوانن ئەم لە کەشێکی خۆش و سەیران و گەشتی خۆیان بە سەلامەتی بکەن و دوور بن لە هەموو ناخۆشی و ڕووداوێکی نەخوازرا و بە حەقەت ئێمە لە بۆنەکانە کە ئەبیستیم ڕووداوێ بوو تەواو سەیران و گەشتەکەمان بەتایبەتی و حاڵەتی جەژن ڕوویاکە و گەنجە 4 ڕۆژ لە زیەکە تا دۆزیمانەوە نەک ئێمە زۆربەی سنووری هەرێمی کوردستان خەمبار بوو بووی داواکەم لە کەسوکاریان ڕێنمایی مناڵەکانیان بکەن لە گەشت و سەیرانە چاودێریان بکەن بۆی دوورمە لە کارەساتی ناخوازرا و دەستان خۆش بێت سیروان سەرحەد قایمقامی دوکان سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەڵێ ئازیزان لەگەڵتان بەردەوامە بین راپۆرتێکمان هەیە بەیەکەوە راپۆرتەکە بینین و دواتر گەڕێمە وڵاتان کوشتن و خۆکوشتن و قوربانیەکانی ڕووداوەکانی هاتوچۆ بە بەردەوامی لە شارەکانی هەرێمی کوردستان تۆمار دەکرێت بە شێوەیەک لە ڕۆژانی جەژن 54 ڕووداوی هاتوچۆ ڕوویاندا و 90 کەس بریندار بوون و 9 هاوڵاتیش گیانی لەدەستدا. لا پارێزگای هەولێر لە کۆی 10 ڕووداوی هاتوچۆ 4 هاوڵاتی بوونە قوربانی و 10 کەسی تریش بریندار بوون و لە پارێزگای سلێمانیش لە کۆی 22 ڕووداوی هاتوچۆ 5 هاوڵاتی بوونەتە قوربانی و 48 کەسی تریش بریندار بوونە. هەرچی لە پارێزگاکانی دهۆک و هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکانیشە لە کۆی ڕووداوەکانی هاتوچۆ ژمارەیەک هاوڵاتی بریندار بوونە. لە دوای ڕووداوەکانی هاتوچۆ بەهۆی سەردانی هاوڵاتیان بۆ شوێنە گەشتیاریەکان ژمارەیەک هاوڵاتی خنکان و بوونە قوربانی. سەرباری گرتنەبەری ڕێوشوێنەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆڕۆنا و ڕێگەنەدان بە هاتنی گەشتیاران لە ناوەڕاست و باشووری عێراق لە ڕۆژانی جەژن لە دوو هاوڵاتی لە کاتی مەلەکردن خنکان و لە هاوینە هەواری گەلی عەلی بەجیش 3 هاوڵاتی کە ئەندامی یەک خێزان گیانیان لەدەستدا و خنکان. لە ماوەی ڕۆژانی جەژنی ڕەمەزان لە دوای ڕووداوەکانی هاتوچۆ و خنکان لە ناوچە گەشتیاریەکان ڕووداوەکانی کوشتن و خۆکوشتنیش لە پارێزگاکانی هەرێمی کوردستان ڕوویان داوە، بەڵام تا ئێستا ئامارێکی دروست لەلایەنی لایەنی پەیوەنددار بڵاو نەکراوەتەوە. دووبارە سڵاوتان لەبێت ئازیزان لەگەڵتان بەردەوامە بین نەچمە لای سەرکەوت کاڕژ بەڕێوەبەری ڕاگەیاندنی بەرگری شارستانی هەولێر کە بە سوپاسەوە لە هەولێرەوە لەگەڵمان ئامادەی هەیە کاک سەرکەوت سڵاوت لەبێت من ئەمە لەو پرسیارەوە دەست پێ بکەم بەردەوامی ڕووداوەکانی خنکان هۆکارەکەی هۆشیار نەبوونی خەڵکە یاخود بە هەندوەرنەگرتنی ژیانی خەڵک و کەمتەرخەمی لایەنی پەیوەندیدارە. بەڵێ سڵاوتان لێبێت ئێوارەتان باش. پێش ئەوەی باسی بابەتەکەت بکەم پرسیارەکەت وەڵام بدەمەوە پێم خۆشە هاوڵاتیان بزانن کە دەستگای بەرگری شارستانی چییە و ئەرچی چییە. بەرگری شارستانی بە شێوەیەکی گشتی دەستگایەکی خزمەتگوزاری گشتیە کار دەکات بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان و بەهاناوە چوونیان لە کاتی ڕووداوەکان و هەروەها وەڵامدانەوەی ئەو کارەسات و قەیرانایی کە ڕوو لەو ناوچانە دەکەن کە بەرگری شارستانی تێدا بوونی هەیە. یەکێک لە ئەرکەکانی سەرشانی ئێمە وەکو تیمەکانی بەرگری شارستانی تیمی ژێرئاوە. ئەم تیمانە لە هەموو ئەو شوێنانە هان بنکەمان هەیە کە ڕێڕەوی ئاو زەی لێ یاخود دەریاچای لێیە. ئەگەر باسی سنووری شاری پارێزگای هەولێر بکەن بە شێوەیەکی گشتی و ئێمە لە بەڕێوەبەرایەتیەکەمان لە قەندیلەوە بگرە تا دەگاتە ناحیە گوێر و لە قەزای کۆیە بە هەمان شێوە تا دەگاتە نزیک پردێ و سنووری حکوومەتی عێراقی. لەم شوێنانە ئەم تیمانەیمە بە بەردەوامی وجودیان هەیە بە بەردەوامی بە تایبەت لە ڕۆژە پشوەکان کە گەشتیارێکی زۆر لە سنوورەکە ڕوو لەو سنوورانە دەکەن. ئێمە لە هەولێر تیمی ژێرئاوی قەزای خەبات هەموو ڕۆژانی جمعە و شەموو هەینی و شەموان دەچنە سەر ڕێڕەوی ئاوەکان دەچنە و شوێنانێک کە خەڵک لێی گرد دەبنەوە. هۆشیاری دەدەنە هاوڵاتیان و ئەگەر یەکێک پێویستی بە هاوکاری بەویان داوای یارمەتی بکە و تیمەکان و مەوجودن ئامادەنە لە شوێنەکان بە هەمان شێوە ئەو شوێنانەی کە مەترسی لەسەرە و قەدەغەیە بۆ مەلەکردن ئێمە هێمامان داناوە. ئەو هێمایانە بۆ ئەوەیە کە هاوڵاتی چوە ئەم شوێنە هێماکە بخوێن تۆ بزانێت کە ئەمە شوێنی مەترسیدارە شوێنی مەلەکردن نیە. بە نمونە قەزای خەبات لەبەر ئەوەی
خەڵکێکی زۆر کار و کاسبی لەسەر ئەم ئاوەیە بە نمونە ئەوانەی کاری غەسالە دەکەن ئیشی چە و قوم و لم و ئەم شتانە ئەکەن ڕێڕێوی ئاوەکەیان گۆڕیوە هەروەها قولیەکەشی لە هەندێک شوێن تێک چووە دەبینین زۆربەی ڕووداوەکانی خنکانی ئێمە وەکو پارێزگای هەولێر لە قەزای خەباتە. بەڵێ پرسیارەکەی من کاک سەرکەوت ئەوە بوو بەردەوامی ئەم ڕووداوانە لەگەڵ ئەوەی جەنابتان باس لەواکەن کە تیمی زۆر باش هەیە لەوێ بەڵام ئەوە بەردەوامیش خەڵک هۆشیار دەکەنەوە کەواتەی ئەو پێتان وایە کە ئەمە ناهۆشیاری خەڵکە کاسێکە بۆ خۆشی ینی ڕوو دەکەنە گەشت و سەیران دەبێت بە ناخۆشی بەڕاستی و تەنها ناخۆشی بۆ خۆیان نییە وەک ئێستا میوانی ئێرەشم ئاماژەی بەوە کرد ڕەنگە بۆ هەموو ئەو کەسانی چواردەوریان بەڕاستی کارەسات بکاتێت کەسێک بە بەرچاوی تۆوە جەنازەکەی بهێنرێتە دەرەوە لە ئاوەکە کەواتە ئێوە ڕێنمایی ئێوە بۆ خەڵک چییە پێتان وایە هاوڵاتیان لەم ڕۆ کەم تەرخەم بن؟ خۆی تا ڕادەیەک دەتوانم برێم بەڵێ لەبەر ئەوەی لە هەموو دەستگاکانی ڕاگەیاندن لە سۆشیال میدیا بە بەردەوامی ئێمە ڕێنمایی هۆشیارکردنەوە دەردەکەین و بە هاوڵاتیانی خۆمانیان ڕدەگەێنین و لە هەموو پارێزگاکانی هەرێم بەرگری شارستانی پارێزگاکان بە هەمان شێوەی ئێمە وەکو پارێزگای هەولێر کاری خۆی دەکاتن و بە هەمان شێوەش ڕێنمایی دەردەکات بەڵام خەڵکانێک کە ڕوو لەو ناوچە گەشتیارانە دەکەن بەبێ ئەوەی ئامراز و ئامێرێکی خۆپاراستنی پێبێت بە نمونە چوپێکە ئێلەگا عینەگە یان هەر شتێکە کە بۆ مەلەکردن دەشێ هیچ شتێکی پێ نییە دەچێت بۆ خۆ فێنەکردنەوە دەچێتە دەم ئەم زێ و ڕووبار و دەریاچانە من لە نازانێ مەلە دەکات لە هەمووی گرنگتر کە شارەزای شوێنەکە نەبێت تۆ من ئەگەر شارەزای شوێنێک نەبم مەلەی لێ ناکەم ئەگەر مەلە نەزانم ناچمە ئەم شوێنە بەڵام بەداخەوە بەڵێ دەتوانم بڵێم کەم تەرخەمیە گوێ بەلەندانە بە ڕێنماییەکان و هەروەها دایکان باوکانیش ینی دەبێت زۆر ئاگدار بن دەزانی زۆرترین ڕووداوەکانی ساڵانی ڕابردوو و بگرە ئەم ساڵش چەندین حالەتی خنکانمان هەبووە زۆرترین ئەو کەسانێک کە دەخەنچێن تەمەنیان لە 8 ساڵ کەمترە ئەمە بە واتایە هێشتان ینی تەمەنەکەشی گونجاو نیە بۆ مەلەکردن ئەی ئەم دایک و باوکە نابێ بزانن ئەو منداڵەیان لەگەر چێ دەچی بۆچی دەچی چۆن چوتە سەرزەی گەورە بۆ نمونە لە شاری هەولێر کو ڕێگەی پێدرا ئەدی ئەمە کەم تەرخەمی نییە ینی دەبێت تۆ ئاگاداری منداڵەکانی خۆت بی بە تایبەت دایکان باوکان بە هەمان شێوە دوای خۆ ئەو کەسێک کەمە لە نازانەیان دەچێت تابلۆکان دەبینێت خۆ دەزانی ئەم شوێنە مەترسیدارە بۆ مەلە دەکە ینی ئەی کەم تەرخەمی چۆنە لەوەی زیاتر کەم تەرخەمی نازانم چی پێ سنووری پارێزگای هەولێر کاک سەرکەوتا چەند گرنگی بە هۆکارەکانی هۆشیارکردنەوە دراوە بە تایبەت لە ناوچە گەشتیاریەکاندا ینی دانانی بربەست و بوونی ژمارەیەکی باش تابلۆ ئەمانە تا چەند گرنگی پێدراوە لە ناوچە گەشتیاریەکاندا پرسیارێکی جوانە ئێمە ئەگەر بە نمونە بۆت باسکەم لە قەزای خەبات بە ڕێڕێوی لە قەزای خەبات بگرێت تا دەگاتە ناحیە کەورگۆسک ئەم ڕێڕەوە زۆر مەترسیدارە لەبەرەوەی غەسالەکان زۆربیان لەو شوێنانە کار دەکەن زۆرترین ڕێژەی تابلۆی ئاگدارکردنەوەمان لەو شوێنانەدان ئێمە ئەمڕۆ تابلۆ دادەنی پاش چەند ڕۆژێک تیمەکانمان سەردانی شوێنەکە دەکەن بۆ پشکنینیان بۆ دەوریاتی خۆمان دەبینین شکاوە یان لێیان کردوەوە بەردراوەتەوە ینی ئەمە یەکێکە لە گرفتە هەرە گەورە بە هەمان شێوە لە شوێنەکانی تریژانی بە هەمان شێوە هەمان دیاردا هەیە ینی ئەمە دیاردەیەکی زۆر ناشارستانیە دەبێت بەڵێ فەرموو بەڵێ کاک سەرکەوت ئێوە تا چەند لەو حاڵەتانەدا هاوکار دەبن ینی تیمەکانی ئێوە بە تایبەت لە ڕۆژانی هەینیدا کە ژمارەیەکی زۆر گەشتیار ڕوو لە ناوچە گەشتیارەکان دەکەن چاودێری بەردەوامیان هەیە یاخود کاتێک ینی حەدەسێک ڕوو ئەدات کەیسێک دروست ئەبێ پەیوەندی بە ئێوە ئەکرێ ئەنجا ئەچنە شوێنی ڕووداوەکە یاخود بەردەوام چاودێریتان هەیە بەڵێ هەردوو حالەت بەڵێ هەردوو حالەتەیە وەکو پێشتر ئاماژەم پێکرد ڕۆژە پشوەکان ئەو ڕۆژانەی پشووە یاخود گەرمە هاوڵاتیان زۆر ڕوو لە ناوچەکە گەشتیارەکان دەکەن لە قەزای خەباتە دەریاچەی سماقولیە لە قەزای کۆیە ئەم ڕێڕەوە ئاویانێک کە تا دەگاتە نزیک پردێ وجودی هەیە تیمەکانمان لەم شوێنانە بۆ هەر حاڵەتێکی لە ناکەوت بە هەمان شێوە کاتێک کە ڕووداوێکی خنکان ڕوودا پەیوەندی بە ئێمەوە دەکرێت وەکو تیمەکانی بەرگری شارستانی تیمەکانمان دەردەچن بۆ بەگەڕان بە دوای ئەو تەرمە کە خنکاوە لە شوێنەکە
زۆر جار هەیە ڕووداو هەبوو ڕووداوی خنکاومان هەبووە نزیکە یەک هەفتە تیمەکانی ئێمە بە بەردەوامی لە بەیانی تا ئێوارە گەڕاون بە دوای ئەو تەرمە تا تەرمەکە دەدۆزرێتەوە. زۆر باشە. با تەنها باس لە خنکاندن نەکەین وەک جەناب لە بیدایەتی بەرنامەکەش ئاماژەت پێکرد ئێوە چەنەها کاری تریشتان هەیە تایبەت بە ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە بۆ نمونە لە ماڵێک یاخود لە دوکانێک لە بازارێک لە شوێنێکی گشتی کاتێک ئاگرێک دەکەوێتەوە تیمەکانی ئێوە چۆن هاوکار دەبن و چۆن هەوڵی ئەوە ئەدەن کە بە زووترین کات بچنە شوێنی ڕووداوەکە و کۆنتترۆلی ئاگرەکە بکەن. بەڵێ بۆ هەموو ڕووداوێکی ئاگرکەوتنەوە بە هەمان شێوە تیمەکان بنکەکان لە ناو شار و لە دەوروبەری شار لە قەزا و نەحیەکانیش بە هەمان شێوە بەکارەکانی خۆیان هەڵدەستن کاتێک کە هاوڵاتیان پەیوەندی بە ئێمەوە دەکەن بە ژمارە 115 تیمەکان دەردەچن بۆ بەهاناوە چوونی ئەو هاوڵاتیانە بەڵام تاچەند زووتر پەیوەندی بە ژمارەکانی بەرگری شارستانیەوە بکرێت بە ژمارە 115 125 تیمەکان زووتر دەگەنە شوێنە ڕووداوەکە کە زووتر گەیشتن ئەو کاتە قەبارەی زیانەکان کەمتر دەبێتەوە چ جیانی بێت چ مادی بێت زۆر جارگلەی ئەوە کاک سەرکەوت کە تیمەکان درەن دەگەنە شوێنی ڕووداوەکە هۆکاری ئەمە چییە؟ هۆکار زۆرە یەک لەوانە درەنگ پەیوەندیکردن خۆت دەزانی سروشتی کۆمەلگای خۆمان کۆمەلگای کوردی چۆنە کاتێک کە دەبینە ڕووداوێک ڕۆ دەدە سەرەتا خۆی هەوڵی بۆ دەدا هەوڵ دەدا ئاگرە بکوژێنێتەوە کە پێی ناکرێ و ئاگرەکە گەورە دەبێت لە دەستی لە کۆنتترۆلی دەردەچێت ئینجا هانا بۆ ئێمە دێنین خۆت دەزانی ئاگر چرکە ساتە کە گەورە بوو پێت کۆنتترۆل ناکرێت تا ئاگداری ئێمە دەکرێت و ئێمە شتیمەکانمان دەردەچن ئەمە نزیکەی 20 خولک دەخایەنی ئەو کاتە ئەوەی لە شوێنەکەی مەترسیەکە زیاتر دەبێت بە هەمان شێوە قەبارەی ئاگرەکەش گەورەتر دەبێت لە هەمان کاتدا تۆ دەبێت ئەمەش ڕەچاو بکرێت ینی قەرەباڵغی شەقامەکان ڕێگە نەدان ینی لێرەوە شوفێرەکان دەبێت بزانن کاتێک کە فیکەی ئاگدارکەرەوەی ئۆتۆمبیلی ئاگرکوژێنەوە منیستم پرسیاری ئەوەت لێ بکەم شۆفێران تا چەند هاوکارتانن بە تایبەت کاتێک ئێوە لە شەقامێک لەو کاتانەدا ئەگەر قەرەباڵغیەک هەبێ ینی بۆ ئەوەی ئێوە بە زووترین کات بگەنە شوێنی ڕووداوەکە شۆفێران تا چەند هاوکارتانن لە کردنەوەی ڕێگاکەیە بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵێن بە ڕێژەی 150 هاوکارن ینی پێشتر زۆر خراپ بوو بەڵام لەم 1-2 ساڵی دوایتر بەهۆی کاریگەریەکانی سۆسیال میدیا و دەستگاکانی ڕاگەیاندن زۆر باشتر بوو ینی ئێستا شوفێران من خۆم زۆر جار لەگەڵ ئۆتۆمبیلەکان دەردەچم یاخود دەچم بۆ سەر ڕووداوەکان بچم کە شوفێر جێ لە زەنجی ئاگدارکەرەوەی ئۆتۆمبیلەکانی ئێمە دەبیت ڕێگامان بۆ چۆل دەکە بەڵام بە هەمان کاتیش ینی هەشە ڕێگاکە چۆل ناکە ینی تۆ چەند ڕێگاکە بگری ئەوەندە ئۆتۆمبیلەکە درەنگ دەکەوی لە کۆتاییدا گلەیەکە هەمووی دەگەڕێتەوە سەر ئێمە کە بۆ تاخیر بووینە بۆ تیمەکانی بەرگری شارستانی نەگەیشتونەتە سەر ڕووداوەکە بە زووی قەبارەی زیانەکان گەورەتر بوو ئەمەە هەموو هۆکارن ینی دەبێت کاری لەسەر بکرێت بە تایبەت لای خۆمان بەرگری شارستانی لە هەموو پارێزگاکانی هەرێمەوە کردوشمانە دەبێت بەردەوامیش لە داهاتوودا بۆ ئەوی بتوانن بە باشترین شێوەیە لەگەڵ ئەوەی کە زۆر باش کارەکانتان ئەنجام داوە بەڵام پلانتان بۆ لە مەودواچی ئەبێ بە تایبەت بۆ گەشتیاران و بۆ ئەو حاڵەتانی کە لە پێشترا باسمان کرد پلانی ئێوە چی دەبێت؟ ئێمە هەموو بەرگری شارستانی و تایبەت ئێمە وەکو پارێزگای هەولێر لە هەموو وەرزەکان ڕێنمایی خۆمان دەردەکەن ئەزگاکانی ڕاگەیاندن و لە هەموو شوێنەکان بۆ گەشتیاران بۆ ئەوانەی کە بۆ گەشت و گوزار دەچنە دەرەوە لە بەرگری شارستانی ڕێنماییمان ئەوەیە کاتێکە لە ماڵ دەردەچی بەیانیان هەموو ئامێرە کارەباییەکانی ناوماڵ بکوژێنێتەوە لەبەرەوەی زۆرترین ڕووداوی ئاگرکەوتنەوە ڕوودەدات بە تایبەتی لە نەورۆز و دوای نەورۆز کە خەڵک دەچن خاوەن ماڵ خۆی لە ماڵ نییە کە ئەمە دیارە ئامێرێکی کارەبایی بەجێشتی و شۆرتێکی کارەبا بە هەمان شێوە لە کاتی گەشتەکان کە ئێوارە دەگەڕێنەوە ئەو کەلوپەل و ئامێرانێ بەکاریان هێنایە دەبێت پشکنینی تەواوی بۆ بکەن ناو ئۆتۆمبیل ئەو دۆشەک و پێغەفوانەی کە بردووتیان ئەو کەلوپەلانەی بۆ خواردن لەو زۆر جار حاڵەتمان هەبووە لە پارێزگای هەولێر هاوڵاتی پەیوەندی بە ئێمە کردووە زیندەوەری زیانبەخشیان لەناو ئۆتۆمبیلەکە هاهێناوە تۆمار بۆ نمونە مار ینی بە تەنها لە هەفتەی ڕابردوو 3 حاڵەتی وامان هەبوو کە مار لە ناو ماڵان بۆ تیمەکانی ئێمە ڕزگارکردن دەرچوونە واش بۆ شوێرانیش هیوادارم ئەوانەی ئێستا گوێیان لە ئێمەیە کاتێکە گوێیان لە دەنجی ئۆتۆمبیلی ئاگرکوژێنەوە ئەمبۆلانسا پۆلیسا هەمووی ینی ڕێگا بکەن کە بزانن ئەم ئۆتۆمبیلە دەرناچێت ینی 1
ڕێکارە سەربازی و ئامری عسکەریەکان ئۆتۆمبیلی سەربازی دەرناچێت ئەگەر بۆ حاڵەتی زۆر لە ناکام زۆر باشە ئەگەر زۆر بە کوتی کاسەکە کۆتا قسەی جەنابتان و ڕێنمایی ئێوە بۆ هاوڵاتیان بە تایبەت بۆ گەشتیاران بە حکمی کارەکەتان ئێوە زیاتر بەرکەوتنتان هەیە لەگەڵ ئەو کەیسانەدا ڕێنمایی ئێوە چییە بۆ گەشتیاران کاتێکە دەچنە گەشتەکان لە هەوڵی ئەوەدا بن کە گیانی خۆیان و خێزان و مناڵەکانیان بپارێزن و نزیکی ئاو نەکەونەوە بە کورتی ڕێنمایی ئێوە چییە؟ بەڵێ ڕێنماییمان وەکو بەرگری شارستانی بۆ هاوڵاتیان ئەوەیە بە تایبەت ئێستا بەرەو وەرزی گەرما دەڕۆین لە مانجی 6 و مانجی 7ەوە زیاتر هاوڵاتیان ڕوو لەو ناوچانە دەکەن کە ئاوی لێە دەبێت زۆر وریابن بە تایبەت لە منداڵەکانیان یانیا نابێت بە هیچ شێوەیەک بستنە ناو ئاو لەبەرەوەی شارەزای سنووری جوگرافی ئەو ناوچانە نینە لەوانەیە گۆماوێک بێتن بڵێدەی ئەمە گۆماوێکی تەنکاوە ئاساییە بەڵام تۆزێک دەچە خواردتر و دەیت شوێنەکە قوڵ دەبی و منداڵەکە دەخنچی زۆر حالەت و کەیسی وایە هەروەها لە خوڕینی ئۆتۆمۆبیل تۆ نابێت بە هیچ شێوەیەک پێش بڕچێ بکرێت یاخود زۆر شەکە توماندی بوونەوە ئۆتۆمۆبیل لێ بخوری یاخود بکەوێت ژێر کاریگەری مادە کوهولیەکان ئەمە هەموو هۆکارن کە ڕووداوی هاتوچۆ سەرکەوتاڕژ بەڕێوەبەری ڕاگەاندنی بەرگری شارستانی هەولێر سپاس بۆ ئامادەبوونی جەنابتان سپاس بۆ ڕوونکردنەوەکانتان بەڵێ ئازیزان ئەچمە لای کۆمەڵێک ئامار لە ڕۆژانی جەژندا بە تایبەت بۆ ئەو ڕووداوانەی کە ڕوویان داوە ڕووداوەکانی هاتوچۆ بە تایبەت لە پارێزگای دوهۆک 12 ڕووداوی هاتوچۆ هەبووە و 3 برینداریش هەبووە لە هەولێر 6 ڕووداوی هاتوچۆ هەبووە کە بەداخەوە سییانیان گیانی لەدەستداوە و 9 کەسیش بریندار بوون لە سلێمانی 83 ڕووداو هەبووە کە دیارە ئەمە بەتەنها ڕووداوی هاتوچۆنیە ماتۆرسکیلیشی لەگەڵدایە و 5 گیان لەدەستدان و 39 بریندار هەبووە لە هەڵەبجا هیچ حاڵەتێک بە خۆشحاڵی و تۆمار نەکراوە تایبەت بە خنکان لە قەزای دوکان یەک حاڵەتی خنکانن هەبووە لە ڕۆژانی جەژندا و ئەوەی گەلی عەلیبەکیش وەک پێشتریش باسمان کرد 3 ئەندامی یەک خێزان بەداخەوە کە دایک و باوکو و منداڵێک بوون گیانیان لەدەستدا ئەمە و ئامارانە بوون کە تایبەت بە ڕۆژانی جەژن بڵاو کرایەوە بەڵێ ئەزیان ئەچمە لای میوانی سێمم بەهمەن عەبدوڵڵا وتەبێژی پۆلیسی هاتوچۆی پارێزگای سلێمانی لەگەڵ ئەو گفتوگۆکەم تایبەت بە ڕووداوەکانی هاتوچۆ و زۆربوونی ماتۆرسکیل و ئەو ڕووداوانەی کە بەردەوام لە زیادبووندان و ڕێنمایی و پلانی ئەوان چییە وەک هاتوچۆی پارێزگای سلێمانی کاک بەهمەن سڵاوت لێبێت زۆر بەخێر بێت ئەو زۆری ڕووداوانەی کە لەم دواییەدا هەبوون و بەردەوامیش ڕووداوەکانی هاتوچۆ دەبینین وە گوێبیست دەبین کە کۆمەڵی قوربانی بەداخەوە لێ دەکەوێتەوە و لە ناویاندا ماتۆرسکیل یعنی بۆچی هەوڵ نەدراوە کۆنتترۆلی ماتۆرسکیل بکرێ لە هەرێمی کوردستاندا سوپاسانەکەم دیارە ئەگەر کاتی ڕووداوەکانی هاتوچۆ یا کاتی ئەو ڕووداوە نەخوازراوانە بە پێی مەوسیم بە پێی جۆری بۆنەکان جیا بکەینەوە ڕەنگە گۆڕانکاری لە با بڵین شێوازی ڕووداوەکانە ڕوو بدات ئێمە گەر بە نمونە باسی ئەم ڕووداوەکانی ڕۆژانی جەژنی ڕەمەزان بکەین بیرمان نەچێ ئێمە ساڵی پار و تەنانەت ساڵی پێشووتریش تا ڕادەیەکی ساڵی پار کەرەنتینە بوو و هاتوچۆی ئۆتۆمبیل لە نێوان شارەکانی عراقدا داخرا بوو و ساڵی پێشووتریش بەهۆی هەندێک گرفتی ئەمنیەوە تا ڕادەیەکی زۆر گەشتیار ڕەنگە ڕووی نەکردبێتە هەرێمی کوردستان ئەم ساڵ جیاواز لە ساڵانی پێشووتر بۆ من پێم وایە پێشبینیش نەکرا بوو ئەو ژمارە زۆرە ئۆتۆمبیل و ئەو ژمارە زۆرە گەشتیارە ڕوو بکاتە هەرێمی کوردستانەوە بە تایبەتی شاری سلێمانی ئەم ساڵ چەند ڕۆژانی جەژندا نزیکەی 85 بۆ 100 هزار گەشتیار ڕووی کردوتە شاری سلێمانی ئەمە لەلایەک جێگی دڵخۆشیە لەلایەکە بێ ئێمە وامان لێ بکە ئامادەکاری زیاتر بکەین بۆ بۆنەکانی داهاتووتر و پێشبینی ئەوە بکەین کە گەشتیاری زۆرتر ڕووکاتە شارەکەمانە خۆشبەختانەوە ئەمە نیشانەی زیندوێتی شارەکەمانە نیشانەی ئەوەیە کە خزمەتگوزاری باشە نیشانەی ئەوەیە کە هاوڵاتیانی خواروی عێراق تا ڕادەیەکی زۆر هەست بە خۆشی و سەلامەتی دەکەن بۆیە ڕوودەکانە ئێرە بە نسبەت پرسیارەکەی جەنابتەوە کە باسی ماتۆرسکیلە من حەزەکەم ئەمە لێرەوە بە هاوڵاتیان ڕوودکەمەوە ئێمە ساڵانە مانگانە تەنانەت ڕۆژانە هەڵمەتی دەست بە سەراگرتی ماتۆرسکیلمان هەیە ماتۆرسکیل چارەسەرەکەی بەمە ناکرێت تەنانەت لە هەموو هەرێمی کوردستان
کوردستاندا ئەم کێشەی تەنها لە سلێمانی نییە بەشێکی زۆری ئەتوانم بڵم سلێمانی ڕەنگە لە چاو زۆر شوێنەی تراش باشتر بێ بەڵام ئێمە بێ بە دوو لایەنەوە سەیری ماتۆرسکیل بکەین یەکەم ماتۆرسکیل ئێستا بۆ بە پێداویستیەک بۆتە هۆکاری بژێوی بۆ زۆرێک لە هاوڵاتیان و زۆرێک لە خەڵکان و ئێستا بە شێوەی دیلیڤەری ئەوەندەی تۆ بە ئاسانی و بە کەمتری کولفەیەک ماتۆرسکیلێک کاڵایەکەت بۆ هێت دەهێنە یا خواردەمەنیەکە دەگانێتە دەست ئەگەر بێت و بە ئۆتۆمبیلێک بێ ڕەنگە بە پاری خواردنەکە و بە بڕەکەی زۆرتر بێت تاوەکو ئەو شتە دەگاتە دەست بۆیە لە پاڵ ئەوەی کە ماتۆرسکیل مەترسیە ئێستا ئەوەندەش خزمەتگوزاری پێشکەش دەکەن بەڵام لە بەرامبەریشدا بەشێکمان هەیە تەنها بۆ خۆ ئارزکردن و کۆمەڵێک کەسی تەمەەن منداڵ کە بۆ ئەوەی کە لەسەر جادە ئەرزی خۆیان بکەن و بەڕاستی جۆرە سەر لە شێوان بۆ شۆفێران دوو لایەنە باسیکەم ئەمە لایەنێکیانە لایەنێکیشان ئەوەیە کە جنابەت باسیەکەی ئێمە دەبی بیر بکەینەوە ناکرێت هەمووی وەکو یەکسیر بکەین ئەوەی کە وەکو پیشە وەکو بژێوی بۆ کۆمەڵێک کەسا ئەبێ ڕێگایەکی تری بۆ دابین بکەین ئەوانەی کەش بە هەمان شێوە ئێمە بیرمان نەچێ ئێستا هاوردەکردنی ماتۆرسکیل بە فەرمانی وەزارەتی ناوخۆ بە بڕیاری وەزارەتی ناوخۆ قەدەغەکراوە لە ساڵی 2012ەوە هیچ ماتۆرسکیلێک نایەتە هەرێمی کوردستانەوە تەنها ماتۆرسکیلێک دێکە لە توانای کڕینی ئەو کەسانیان نیە ئەو گەنجانیان نیە کە ئێستا ئەم ماتۆڕانە بەکارێنن ماتۆری مۆدلی ساڵ ڕێگە پێدراوە کە بێتە هەرێمی کوردستانەوە پێویستی شەیەکسەر لە ماوەی 6 ڕۆژە تۆماری بکە. ئەو ماتۆڕانی کە دێن هەمویان بە شێوەی پارچە دێن لە خاڵە سنووریەکانەوە بە شێوەی پارچەی یەدەک دێن دواتر کە دەهێنرێتە هەرێمی کوردستانەوە لە شارێک لە شارۆچکەیەک دەبەسترێن واتە ئەم پارچانە بەیەکەوە دەبەسترێنەوە دواتر لە پێشانگاکانە عرض دەکرێن پیشان دەدرێن و دەفرۆشتێن چێن ئەمانی کە دەیکڕن ئێمە دەبێ بزین ئەوانەی چێن دەیکڕین زۆر کات ئێمە ئەومان ڕاگەیاندووە کە ئەم ماتۆرسکیلانە ئەگەر بێت و بگیرێت دەستی بەسەردا دەگیرێ و لە ناو دەبرێت ئەم وەرەقانە ئەم پسوڵانەی کە پێیانە هیچیان یاسایینین وەنە لە بەڕێوەبەرایەتی گومرگ نە لە خاڵە سنووریەکان نە لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ تۆمار نەکراون و ئەم وەرنەکراون ئەم ماتۆڕانە جگە لەوەی کە دەستی بەسەردا دەگیرێت لێرەوە بۆی دایکان و باوکان هۆشیاری ئەویان هەبێ ئەم پارەی کە ئەم منداڵانە دەیدەن بەم ماتۆرسکیلانەوە کوای لیان کەوت بێت چکە ڕاستە و خۆ لە دوای دەست بەسەراگرتنی پان دەکرێتەوە و نادرێتەوە بە خاوەنەکەی شۆفێرەکەش هاوشێوەی کەسێک کە مۆڵەتی لێخوڕینی ئۆتۆمبیلی نەبێ ئۆتۆمبیل لێ بخرێت دەدرێت بە دادگا واتە سزای با بڵین بەندکردن و پێبژاردن ڕۆبەڕووی ئەم کەسە دەبێتەوە ئێمە باشە کاک بەمن ئەو کەسانە ئەگەر بێنە لای ئێوە هەر کەسێک بێتە باست لەوە کرد بەشێک لەوانی کە ماتۆر بەکاردەهێنن بۆ ئەم لەگەڵ میوانەکەی پێشتریشم ئاماژەمان بۆ کرد کە هەندێکیان بۆ ئیش و کاری خۆی بەکاری ئێنێ ئەمانە ئەگەر بێنە لای ئێوە ئەولیاتیان بۆ ئەکەنەوە بە شێوەیەکی یاسایی و ڕسمی بۆی بتوانن ماتۆرەکە بەکاربهێنن بە دڵنیاییەوە طبعا من لێرەوە دوو داواکاری پێ داواکاریان لە وەزارەتی ناوخۆیە کە دەبێ وەکو چۆن مامەڵە لەگەڵ ئۆتۆمبیلە بێسەرەتاکانە کراوەیانەوە تا بەدەستیان بەسەردا بگیریا تۆمار بکرێن بە هەمان شێوە دەبێ ماتۆرسکیلەکانی یەک جار بنەبڕ بکرێن ئەگەر بێت و ئەم ماتۆرسکیلانە بە شێوەیەکی کوالیتی بەرز بە شێوازێک کە سەلامەتی ماتۆر سوارەکە بپارێزێت دەکرێت ماتۆرسکیلی کوالیتی باش تۆمار بکرێ لە بەرامبەر بڕێ پارەدا و ژمارەی ئەو ماتۆرسکیلە لەن ئێمە سیستەمێکمان هەیە سیستەمی PDI پێدەوتێت کە وەکو ینی بۆی لای بینەران ڕوون بێ وەکو مۆبایل وایە زانیاری و داتای هەموو ئۆتۆمبیل و سوارڕەوەکانی بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستاندا تیایدا تۆمار کراوە و ئەفسەرە بەڕێزەکان پێیانە لە هەموو هەرێمی کوردستاندا لە دهۆک و سلێمانی و هەولێر و هەڵەبجە کاتێ ئۆتۆمبیلێک سەرپێچی دەکات ڕاستە و خۆ ژماری ئۆتۆمبیلەکە لێ دەدرێت و جۆری سەرپێچەکەی دیاری دەکرێت و بڕی سزاکە دەچێتە سەر ژماری ئۆتۆمبیلەکەی بە هەمان شێوە ماتۆرسکیلەکانیش دەبێت ڕێک بخرێنەوە چکە ئێمە بمانێ نەمانەوەی ئێستا وەکوتە ماتۆرسیل بۆتە بەشێکی پێویستی ڕۆژانی خەڵک بژێوی ژیانی خەڵک بەڵام لەگەڵ ئەمەدا مەترسیشە بەڕاستی ڕووداوەکانی ماتۆرسکیل مەترسین بۆ لەبەرەوەی ئەم کەسانە ماتۆڕەکانیان بە شێوەیەکی هەرزان و کوالیتی خراپ دەستکەوتووە و هیچ شارەزایەکی لێخوڕینی ماتۆرسکیلی نیە تەنها لە سواری پاسکیلەوە دێتە سەر لێخوڕینی ماتۆرسکیل ئامرازەکانی سەلامەتی بەکار ناهێنێ و ئێمە ساڵانە وەکو وتم مانگانە ساڵانە لە قەزاناحیەکان لە ناو شاردا ئەڵمەتی دەست بە سەراگرتنی ماتۆر دەست پێ دەکەین ئەم ماتۆرسکیلانە کە دەستیان بەسەردا دەگیرێت لەم ماوەی ئەم دوو مانگەی ڕابردوودا 2000 و نزیکەی 800 ماتۆرسکیل بە فەرمانی دادگا و وەزارەتی ناوخۆ
پان کراوەتەوە دەستی بەسەردا گیراوە زۆر باشە ئەگەر بینەوە سەر ڕووداوەکانی هاتوچۆ باسێک لە خراپی ڕێگاوبانەکان بکەین چونکە هەمیشە کاتێک باز لە ڕووداوەکانی هاتوچۆ دەکرێت هاوڵاتی گلەی ئەوە دەکات کە لەگەڵ ئەوەی ساڵانە پارەیەکی زۆر دەدات بەڵام ئەوە دەبینین کە بۆ خزمەتی شۆفێران ئەم پارەیە سرف ناکرێتەوە و ڕێگاوبانەکان زۆر خراپن و کاک سیروان قایمقامی دوکان کە پێشتر لەگەڵمان بوو باسی لە خراپی ڕێگای خەلەکان چوارقوڕ نەکرد کەوتی بەڕاستی کارەساتیەکانمان ئێمە زۆربەی لەوێ و ئەو جادەیە زۆر خراپە و ڕەنگە چەندەها جادەی تری هاوشێوەش هەبێت کە بەو شێوەیە ئێوە کارتان لەسەر ئەوە کردووە کە ڕێگاوبانەکان باشتر کرێ بۆ ئەوەی قوربانیانی هاتوچۆ کەم بکرێتەوە لە ڕاستیدا زۆر کات چۆنەڵی بە ناحەقی کۆمەڵێک کەم و کوڕی هەیە کە دەدرێت بەسەر بەڕێبەرایەتەکانی هاتوچۆدا ئێمە وەکو وەزارەتی ناوخۆ وەکو بەڕێبەرایەتی هاتوچۆ ئەرچی ئێمە مامەڵەکردنە لەگەڵ ئەو شەقامەی کە هەیە ئێمە ناتوانین شەقامی زیاتر دروست بکەین ناتوانین ئامێر و با بڵێن وەسائیلەکانی دروستکردنی ڕێگاوبانمانیە و ئیشی ئێمەش نییە ئێمە چەند ئەرچێک لەسەر شانمانە یەکەم تۆمارکردنی ئۆتۆمبیل بەپێی ئەو یاسایی کە داڕێژراوە پێدانی مۆڵەتی شۆفێری بە شێوەیەکی ئەکادمی و زانستی تاوەکو شۆفێریی باش پەروەردە بکەین کە لەسەر شەقام هەم سەلامەتی خۆی و سەلامەتی کەسانی تریش بپارێزێت لە پاڵ ئەمەدا هێڵکاری و دانانی هێما لە شەقامەکاندا کە ڕۆڵی سەرەکی هەیە ئەگەر دەرفەت هەبێ باسیەکەین بەتایبەت بۆ گەشتیاران هێما و هێڵکاری لە شەقامەکاندا ڕۆڵێکی سەرەکی هەیە ئێمە وەکو بەڕێبەرایەتی هاتوچۆ بەڵێ هەمیشە پێمان وابووە بۆکە ڕێگاوبانی باش تەمان ڕووداوی کەمتری لێ دەکەوێتەوە ڕێگاوبانەکان ئەگەر خراپ بن ڕووداوەکان کارەساتبارە بن و ڕووداوی دڵتەزیێنی لێ دەکەوێتەوە ئێمە زۆر کات بە نووسراو و لە کۆبوونەوەکانمانە لەگەڵ بە ڕێزوەزیری ناوخۆ و بەڕێبەرایەتی گشتی هاتوچۆی هەرێم و دیژنەی باڵای پەرەپێدانی هاتوچۆ لە هەرێمی کوردستاندا وەکو بەڕێبەرایەتی هاتوچۆی سلێمانی وەکو بەڕێبەرایەتیەکانی تریش ئەوە خراوەتە ڕووکە ڕێگاوبانەکان پێویستیان بە باشترکردن هەیە ئەو پارەی کە وەردەگیرێ پێویستە سندوقی باشکردنی ڕێگاوبانەکان یا سندوقێ بۆ چاکردنی ڕێگاوبانەکان و دروستکردنی ڕێگاوبانی نوێ لە هەرێمی کوردستاندا کاری لەسەر بکرێ خۆشبەختانە وەزارەتی ناوخۆ بەڕێبەرایەتی گشتی هاتوچۆی هەرێم وە حکوومەت لە ئێستادا سەرقاڵی ئەوەیە کە پلانی شیوادا بن ڕێژەکە بەشێک لەو پارەیە بۆ بواری ڕێگاوبانەکان زۆر باشە باست لەوە کرد پێدانی مۆڵەت بە شۆفێران بە شێوەیەکی دروست بێ بەوەی کە شۆفێرێکی دروست پەروەردە بکە توانیتانە ئەمە بکەن یاخود بە شێوەیەکی تر پرسیارەکەم کەم ئەگەر بە کورتی وەڵامم بیتەوە شۆفێران خۆیان تا چەند کەمتر خەمن لە زیادبوونی ڕووداوەکانی هاتوچۆ زۆر کات لە توێژینەوەکانە باز لەوە کراوە سێ هۆکار بۆ ڕووداوەکانی هاتوچۆ دەستنیشان کراوە لە 185 هۆکارەکان ئاماژە بۆ دەکەن کە مرۆڤ هۆکاری لە 185 ڕووداوەکانی هاتوچۆیان ئەگەر ڕووداوێکی هاتوچۆ لێرە ڕوو بدا دەکرد سێ هۆکار هەبێ لە 185ەکەی هۆکارە مرۆیەکانە پاشان دەچێت بۆ کەشوهەوا پاشان دەچێت بۆ ڕێگاوبان ئێمە بیرمان نەچێت مرۆڤ کاتێکە پێ کە ئۆتۆمبیل لێ دەخڕێ کەسێکی کامڵە و لە لیژنەی پزیشکی دەرچووە و بۆ بە خاوەنی مۆڵەتی شۆفێری تۆ ناکرێ ڕێگاوبانێکی خراپت هەیە سەرکێشی بە ژیانی خۆت و خەڵکانی ترەوە بکەیت و زەرەر و زیان بە خۆت بگەێنی تا ڕادەیەکی زۆر ئەو سیستەمی ئێمە کاری لەسەر دەکەین لە هەرێمی کوردستاندا سیستەمێکی سەرکەوتووە من باسی سلێمانیکەم سیستەمێکی تا ڕادەیەکی زۆر پێشکەوتووە و لە وڵاتە پێشکەوتەکانیش دەکات لەسەرەوە دەکرێت ئەوە دەکەوێتەوە سەر دوای وەرگرتنی مۆڵەتی شۆفێر یەکە کە تۆ پێویستت بەوە هەیە کە لێ پرسی یان چاودێری تر بکرێ و ئێمە کە شۆفێری سەرپێچی کار دەکرین بە تایبەتی لە کاتی بەکارهێنانی مادی کحولی یا لە کاتی دروستبوونی ڕووداوەکانی هاتوچۆدا دەینێرینە دادگا و لە پرسیینەوەی لەگەڵدا دەکرێت پێویستمان بۆ هەیە هاتوچۆ بازنێکی داخراوە هەموو زۆر لە ئەنتیایە بەشدارن ئەبێ هەمووی بەکارێکەوە تا بە کورتی ڕێنمایتان ئێمە پێمان وایە شۆفێران ئەگەر بێت و لە خێراییشی دیاریکراودا کۆمەڵی سەرپێچی هەیە گەر بێت و دوورکەونەوە لێ ڕەنگە هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆ بە شێوێکی بەرچاو دابەزێ خێرایی لێخۆڕینێکێک لەو هۆکارانەی کە باسمان کرد ماتۆرسیلەکان پێویستیان بەوە هەیە کە ئامرازەکانی سەلامەتی بەکاربێنن بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی و بەکارهێنانی مادەکحولەکان لە کاتی شۆفێریکردندا ئەمانەش دیسانەوە یەکێکی ترن لەو هۆکارانەی کە ئێمە ڕۆژانە لەسەر شەقامەکاندا دەیانبینین زۆر هۆکاری تریش هەیە کە پێویستی بەوە هەیە کە تۆ نێڵی خوار منداڵی خوار 18 ساڵ ئەو کەسانی کە مۆڵەتی لێخۆڕینی سوارڕەوەکان و مۆڵەتی شۆفێریان نییە بەکاری بێنن ئەمانش دیسانەوە دەبنەوە بەڵێ بەشێکی تریان پەیوەندی بەوە هەیە کە ڕێگاوبانەکان باش
باش بکرێ و هێما هێڵکاری لە شەقامەکاندا زیاتر بن بە تایبەت بۆ گەشتیاران بۆ ئەوی تووشی ڕووداوی نەخوازران. دەستەکانە خۆش بێت. زۆر سپاس بۆ هەرێک لە میوانەکانم. سەرکەوت کاڕاش بەڕێوەبەری ڕاگەاندنی بەرگری شارستانی هەولێر کە جەنابیان لە هەولێرەوە لەگەڵمان ئامادەیان هەبوو، سیروان سەرحات قایمقامی دوکان، بەهمەن عەبدوڵڵا وتەبێژی پۆلیسی هاتوچۆی پارێزگای سلێمانی کە بەڕێزیشان لەگەڵ ئێمە ئامادەیان هەبوو. ئێمەش بە هیوای ئەوەین کە ئەو ڕووداوانە بەرەو کەمبوونەوە بچێت تا بەرنامەی داهاتوو بە تەوەرێکی نوێ بە ئەوێ ئازیز دەگەمەوە. شاد و بەختەوەر بن.